بۆ گوندە جوانەکی کوڕە داوێ واردنەوەی مەشروبات بە هەموو جۆرە قەدەخەیە ئەم دێ کوڕە داوێ پێڵێ ئەم دێ بەس کوڕە داوێ ئەحمەدی کوڕە داوێ ئەکس سڵاوی خوای گەورەتانەبێ چۆن هاوڕان باشن هیوادارم باش بن پێشەکی بەم و تێ دەست پێکەم ژیان واتە گەشت ناخواردن گەشت ئێمە هاتین بۆ کوێ بۆ گوندە جوانەکی کوڕە داوێ بزانین پاییزەکەی کوڕە داوێ چۆنە طبعاً من یەکێک لەو شوێنانەی کە بەردەوام حەزمەکە ڕۆژێ سەردانی کەم ئەم گوندەی کوڕە داوێ بوو بە هیوام بتوانم دیمەنی جوان بۆ ئەوەی خۆشەویست گوازمەوانی هەوڵیانم پێدام کە دووسێ ڕۆژنەوە پێش کە پاییزەکەی کوڕە داوێ تایبەتمەندێکی خۆی هەیە و بڕۆ سەردانی کە و کەمە دیمەنمان بۆ تومارکە من پشت بەخوای گەورە حالیان هاتوومەتە سەر کوێ گوندی کوڕە داوێ پشت بەخوای گەورە کە چوومە سەرەوانێ دیمەن جوان بۆ ئەوەی خۆشەویست ئەگوازمەوانی لەگەڵ مامێنەوە بەخێر بێن بۆ گوندە جوانەکەی کوڕە داوێ و پاییزەکەی قدمێ چایارای کردم دڵسوتاوە دەوێدایە زۆیە لە فدبادەی شایەکێنێ بە چۆسان و بەوێیەدام دایانجی بولبول و قمری دێدا نیوە شەوێدایە دێڵ بە لێو ئایا لێ بەندە بۆیە شێد بۆ دەوێیەدام ئەوەی کە زوو گەمە گوندی کوڕە داوێ و دیمەنێ سروشتەکەی پاییزەکەی کوڕە داوێ بۆ ئێوەی خۆشەویستی گوازمە بێچایارای کردم دڵسوتاوە دەوێدایە زۆیە لە فدبادەی شایەکێنێ بە چۆسان و بەوێیەدام دایانجی بولبول و قمری دێدا نیوە شەوێدایە دێڵ بە لێو ئایا لێ بەندە بۆیە شێد بۆ دەوێیەدام دیمەنی جوان دیمەنی پاییزە واتە کوێ واتە گوندە جوانەکەی کوڕە داوێ بەخێر بن بۆ پاییزە جوانەکەی کوندی کوڕە داوێ بەڵێ هاوڕانی خۆشەویست ئێمە گەیشتوینەتە گوندە جوانەکەی کوڕە داوێ ئەمە لەسەر ڕێگەی گوندی کوڕە داوێین و وردەوەدا هەنگاوانین بەرەوسەرەوانێت تا بزانین دیمەنی پاییزەی گوندی کوڕە داوێ چۆنە تا بۆ ئێوەی خۆشەویستی گوازمەوانێ کاتێک کە باس بێتە سەر پاییز کاتێک کە باس بێتە سەر دیمەنی گواستنەوەی پاییز و وێنەی پاییز پێویستەکە دیمەنەکە حەقی خۆی پێ بدەیت ناکرێت تۆزێک گەڵا بە هێواشی تۆزێک گەڵا زار بوو بێت و تۆ بڵاستی پاییزی بۆ بکەیت من ئەمە ناودەنم پاییز ئێمە لەسەر ڕێگەی گوندی کوڕە داوێن من بە ئاواتەوەم ڕۆژێک بێ سەردانێکی ئێرە بکەم سپاس بەخوای گەورە کە بەم نیعمەتەی شاد کردم و توانیم ئەم سروشتە جوانی گوندی کوڕە داوێ ببین و بۆ ئێوەی خۆشەویستی گوازمەوە ئێمە حالەن لەسەر ڕێگەی گوندی کوڕە داوێن و وردەوەدا چینە سەرەوە تا دیمەنی جوان بۆ ئێوەی خۆشەویستی گوازموانێ لەگەڵمان بمێنەوە
حاليا کاتی بانگی پیرۆزی نیوەڕێەوە کاتی بانگی پیرۆزی نیوەڕۆیە و ئێمە لە گوندە جوانەکەی کوڕە داوێین. باش مزگەوتی گوندی کوڕە داوێ. کاتی نوێژ هاتوو نوێژی نیوەڕۆژەڵە لێراکەینەوە تر کەمی دیمەنی ترتان بۆ گوازمانی بردەوەدا گەڕێنەوە بەرەو ماڵەوە. بەڵێ هاوڕێنی خۆشەویست، ئەوەی کە تینیتان دیمەنی گواستنەوەی پاییزە جوانەکەی گوندی کوڕە داوێ بوو. طبعاً ئەو نەبتوانم ئینشاڵڵا هەوڵێم دیمەنی تایبەت بۆ ئەو خۆشەویست گواستمانی، بەس بەڕاستی کوڕە داوێ نازانم چۆن وەسفی کەم، بەس بەڕاستی دیمەنی زۆر جوانی تێدایە، سروشتێکی جوان، گوندێکی جوان، گوندێکی هێمن و پاک و تەمیز. بەڕاستی حیفە گوندێکی ئاوا جوان بۆ جۆرە لە وڵاتمانە هەبێت و ئێمە نەماتوانی بێت سەردانێکی بکەین. هیوادارم ئێوەی بەڕێزیش هەچ کاتێ بۆتان گونجە سەردانێکی کوڕە داوێکەن و لە کاتێکە کە پاییزە دیمەنی جوان بۆ ئێوەی دیمەنی جوان بۆ خۆتان تۆمارکرد. ئەو بمێنەوە لەگەڵمان تا بتوانم لە ڤیدۆکانم بەرداوامی پێ بەم و دیمەنی تایبەت بۆ ئێوەی خۆشەویست گوازمانێ ئەمە وردەوەدا مزگەوتەکەی وردە مزگەوتی گوندی کوڕە داوێ بەجێ دەیڵین و وردەوەدا داخلی بەناو گوندە بین و تا دیمەن بۆ ئێوەی خۆشەویست بگوازینەوە. بەخێر بێن بۆ گوندە جوانەکەی کوڕە داوێ. قد بێت چایارای کردم دڵسوتاوە دەوێدایە زۆر لە فدبادەی شایەکێنێ بە چۆسان و بەوێیەدام دایانجی بولبول و قمری دێدا نیوە شەوێدایە دێڵ بە لێو ئایا لێ بەندە بۆیە سێد بۆ دەوێیەدام کاغاڵدنەوەی سێم بۆ لەیلاو بەدڵێکی پڕ لا خێنەوە و دەنجی قرینگان دێن لە هەوای دڵێن کوردستان. ئەم دیمەنانەی کە لێرە هەیە قابیلی ئەوەیە لێ بمێنیتەوە نێو یەک مانجەڵ برنج و گۆشت ئالێرە ئامادەکەیت و بۆ خۆت دانیشی پێ ئیسراحەت چێژ لەو سروشتە ببینی. بەخێر بێن بۆ کوڕە داوێ. بێت چایارای کردم دڵسوتاوە دەوێدایە زۆر لە فدبادەی شایەکێنێ بە چۆسان و بەوێیەدام
دانجي بلبول وقمري ديداني وشويدا يا يوم ديال بالي وآية لي بند بويا شيد بود بيدا كاغايل دنويو سيم بوليلاو بدلي شيبر لا خيانواو دنجي قرينغان دين لا هواي دلين شوستان سين دينوا شودا وتيان تيقرا ذكر لا لبدا سايان سايان جوانو فايا كوشيرنا يعني فيديو كان مع ابو لأن فيديو كان ما بيري حزيلي وقصك على وري بدك وعقصي وقرب معنا زعما يدوين مزعما وانا قصيت موكا بين اخواننا ولا مكان جبر دور ده لما بتمام قررنا برا مع بعضنا زعما تواني يوم بياب توز قسم موكات سادي منك ابو خوش يسقوا اسمعني من هو لقلما بقول بعربه يا اخوا ودان يا اخوا ودان كنا سيد بخوان دانش اللي دكتور خوزة كانوا ساعتين ناني خوينو يا اخوا ودان برخوتانن أنا والله عالم أنا قال هو تشي ده اللي قصيك وقرب متى تشي ما تصير قدر جدي ثم أم دي كرداي فيها أم دي ساعتين بس أنا جاي كرداي وصيراني تود جو قرينك كمان تود ساعات كاني جو قرينو يا اخوان لاش تنساق بقول شيء هو ناني خوين حدا كنت بقول بانت والله ده بقرب ما انا بس دا قريتو تاوي كيو قرب يا كذا فيديو غازماني وقرب ما مش مي هاد قرينو بس كازو ناني خوين بس عايزو بياجي بس زمان ناني خوين يا اخوان لاش تنساق ما وصاجا دس ماجيكا يا اخوا ودان دي يوروشن بكيو بياوانا ولكن هو قردان شنو انا هو والله شنو انا ابو قردان درس داني بيت سايا كردم درسوتا ودلويدا زويل فد بعدي شايك يعني بشو صانو ببيدم دان جيب البول وقمري ديداني وشويدا يا يوم ديال بالي وآية لي بند بويا شيد بود بيدا كاغايل دنويو سيم بوليلاو بدلي شيبر لا خيانواو دنجي قرينغان دين لا هواي دلين شوستان سين دينوا شودا وتيان تيقرا ذكر لا لبدا سايان سايان جوانو فايا كوشيرنا شيجي كردوستان كيف هايزي قندي كرة داوي ابو لراستيا اكري توي قشتوان زیاتر بمێنی توانی و جیمەنی جوان لێرە بۆ خۆتە مارکێت بەڕاستی من هەرەوەنەی توانیم بەشێک لەو دیمەنانە بۆ ئێوەی خۆشەویست گوازمانی لە ڕاستیدا سروشتێکی زۆر جوانی هەیە کوڕەداوی ئەکرێت زیاتر چێژی لێ ببینیت و مێنی توانی و سود لەم سروشتە جوانە ببینی ئەوەی کە زۆر جێ سەرنج بوو بۆ من بەوە لەم بڵۆگە بۆی خۆشەویستی بوو گوازمانی ئەوە بوو لێرەدا لە گوندی کوڕەداوێ خواردنەوەی مەشروبات بە هەموو جۆرە قەدەخەیە ئەمە چیم بیر ئەهێنێتە هاوڕانی خۆشەویست لێکێک لە گوندەکانی هۆڵندا کە من پێشووتریش پۆستمان کرد بوو کاتێک پێدەچێ وابوو بێ براری حکمیان لەو شوێنە دراوە کە بە هیچ جۆرێک جگەرە خواردن لەو گوندەیە دووکەڵ لەو گوندەیە کەس بۆی نییە هەم دووکەڵ کاتەوان هەم دووکەڵ خوارد ئەمە هیوادارم ڕۆژێک بێت ئێمە وەکو کورد گوندێکمان هەبێت بەو جۆرە بێت کە تەنانەت کەس بۆی نەبێت تەنانەت جگەرەیەکیش لەو شوێنە خوارد من بە تاسەوە ڕوانمە ئەم دیمەنانە چێژیشم لە سروشتەکە بینی هیوادارم ئێوەش ڕۆژێک بێت چێژ لەم سروشتە جوانەی کوردی کوڕەداوێ ببینن چونکە بەڕاستی دیمەنەکان زۆر جوان بوو بەتەوەی داغ بوو بۆ من حەز بەکە بەڕاستی پرسیارم کردایە و فەرماندە
ئەحمەدی کوڕە داوێ مەبینە یعنی زۆر بەتاسەوە دیقەتی شوێنگانەیە بەڕاستی نەمبینی نەشم هیچ پرسیارکەم چونکە تۆزە پێم عیب بوو لە ڕاستیدا هەرچەنە خۆی دانیشتووی ئێرەکە لە ڕاستی هەرچەنە ئێمە ڤیدیۆکانی شەیە بینینەوەمانە ڕێزمان هەیە بۆی وەکو خۆشەویستی حەزمە کرد بیبینم ئەتوانم بڵێم ئێستەوە کاتێککە ئێوە سەردانی گوندی کوڕەداویەکەن ئێوە بە خۆتان بڵێن بەخێر بێن بۆ گوندە جوانەکەی فەرماندا کوڕەداوێ ئەحمەدی کوڕەداوێ هەڕێن خۆشەویستم هیوادارم توانی بێتم دیمەنێکی جوانە بۆ ئێوەی خۆشەویست گواستێتەوانێت لەم سروشتە جوانەدا لە زەردی گەڵای پایێزی ئەم گوندەدا تا بڵۆکێکی تر سپاردەی خوادن هیوادارم ئەگەر گوندی جوانتان بەبێت دێتەوانێ شوێنی جوانتان بەبێت بێتەوە لاتان هەیەەوە من نەبینیەوە لە کۆمنت بۆ من بنووسن تا متوانم بە ڤڵۆگ بۆ بینەرەکانی گواسمانی و بە ئێوەی خۆشەویستیشی شادکەم تا بڵۆکێکی تر سپاردەی خۆیان سپاردەی خوابن ماڵ ئاوادێ بێچارە کردم دڵسوتاوە لەوێدایە زۆلفت بادەی شاکێنێ بە چۆسان و بەوێدام دانجی بولبول و قمری دێدا نیوە شەوێدایە دێڵ بە لێو ئایا لێ بەندە بۆیە شێد بۆ دەوێدام کاغایەڵدنەوەی سێم بۆ لەیلاو بەدڵێکی پڕ لا خێنەوە و دەنجی قرینگان دێن لە هەوای دڵێن کوستان چین دێنەوە شەو داوەتیان تێگڕادەکرد لە بەدەستایان چایان جوان و پایە و شیرینە و کێژی کوردستان